ئازیزانمان لە تۆری دۆمی بەرنامەکەمان لەگەڵتانین. بێگومان پەروەردە و فێرکردن بنچینەی هەر وڵاتێکە کە بیەوێت داهاتوویەکی گەشتی هەبێت. هەر وڵاتێکە بیەوێت کۆمەلگایەکی تەندروست، کۆمەلگایەکی هۆشیار، کۆمەلگایەکی پێشکەوتوو، کۆمەلگایەکی داهێنرانەی هەبێت، گرنگی بە لایەن و کەرتی پەروەردە و فێرکردن دەدات و گرنگی بە پەروەردەی خێزان و هەروە پەروەردەی تاکەکانی کۆمەلگای دەدات و بۆ ئەوەی کۆمەلگاکەی لە داهاتوودا کۆمەلگایەکی پێشکەوتوو بێت و ڕکابەری بکات لە پێشکەوتن و هۆشیاری تاکەکانیدا. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین بزانین گرنگی و هەروەها ڕۆڵی پەروەردە لە کۆمەلگادا چییە. بێگومان پەروەردە هەم لە خێزانەوە دەست پێ دەکات، هەمیش لە ناوەندەکانی خوێندنەوە ڕۆڵێکی گرنگی هەیە لە مامۆستایان و هەروەها مدیر و هەر تاکێکی ناو خوێندنگا و بەشانێک کە پەیوەستن بە خوێندنەوە ڕۆڵیان هەیە لە پەروەردەکردنی تاکەکاندا. باس لەوە دەکەین بزانین ڕۆڵی پەروەردە لە کۆمەلگادا چۆنە. گفتوگۆ دەکەین لاسەر ئەم بابەتە و ڕۆڵی پەروەردە لە کۆمەڵگەدا بە میوانداری محەممەد هەنارەیی، سەرپەرشتی باخچەی منداڵانی بێلمۆند کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندایە. سڵاوت لەبێت کاک محەممەد، سپاس دەکەین بۆ دەرفەتەی کە پێداین. باسێک لە ڕۆڵ و گرنگی پەروەردەمان بۆ بکەی بە تایبەت لە کۆمەلگای ئێمەدا و لەم قەیرانەی کە لە بواری پەروەردە و فێرکردندا هەیە و قوتابخانەکان و ناوەندە خوێندنگەیەکان چەند ساڵێکە کێشیان هەیە لەوەی کە دەوامیان بەباشی ناکەن، لەوەی کە خوێندن بەباشی ناکەن، چ جای بۆ بکە کە فریای پەروەردەکردن بکەون. سڵاوی خۆی گەورە لە ئێوەش بەلای خۆی بەخشندەی میهرەبان. سپاسان دەکەم کە ئەو دەرفەتان بە ئێمە بەخشید. طبعاً هیمۆک و بەشدار وێک لە پێشانگاکە طبعاًەوە چەند ساڵێکە الحەمدوللا پێشانگا دەکرێتەوە. گرنگی خۆی لەوەیدایە ناسانێکی باشە لە بۆ ئەو کەسانەی کەوا بە لە دوای خەمی منداڵەکانیان بۆ پەروەردەکردنێکی دروست لەو پێشانگا و کۆڕبەندە کۆمەڵێک دەستگا و ناوەند و قوتابخانە بەشداری دەکەن کە هەدەف و هۆکارەکەیان لانی پەروەردەیە و لەگەڵ ئەم بەشداریکردندا تەمان هەم لانی حکومی تێدایە، لانی ناحکومیشی تێدایە، بەڵام بەشی هەرە زۆریەکانی ناحکومینە و هەروەها ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان لە ناوەندەکانی ئەوەی سەر بە حکومەتی عێراقین و سەر بە بەغداد و هەروەها لە دەرەوەش هەندێک ناوەند و دەستگا بەشدار بوون. طبعاً ئەو لەو کاتەدا پێویستەکی هەنووکەیە لەبەر ئەوەی هەم کاتی ناونووسکردنی قوتابیانە بۆ ساڵی نوێی خوێندن هەموو لایەنەکان دایانەوێ خۆیان نیشان بدەن و ئەوەی کە لە هەمباریاندا و لە هەمبانیاندا دەیانەوێ عەرزی کەن بۆی بتوانن مەسەرەن ئەو پامەیەک هەیەیان بیگەن بەو خەڵکەی کەوا تامەزرۆیە. لە بۆ دەستپێکی ساڵ نوێ گرنگی خۆی هەیە بە تایبەت لە بۆ دایک و باوکان کە دایانەوێ مەسەلەن ساڵی نوێی خوێندنیان لە شوێنێکی گونجاو و باش دابین بکەن. جای وا ڕەنگە نتوانرێ دانەدانی هەموو ناوەند و دەستگاکان سەردانی بکرێت، بەڵام ئەو پێشانگایە دەرفەت بوو لە ئەوەی زۆربەی شوێنەکان بدینیت و سەردانیان بکات و نزیکەوە ئاشنایەتیان لەگەڵ پەیدا بکە و لە کار و بەرنامەیان تێبگاتن و هەروەها دەرفەتێکی باشە لە بۆ ناوەند و دەستگایەکان و قوتابخانەکان کەوا پامی خۆیان بگەن بە خەڵکی ئەوان شوێنێک ئەوانیش پامەکەی خۆیان پێ بگەێنن. وەروها لایەنێکی دیکەش لانی مادی دەرفەت بوو چووکە زۆرێک لە شوێنەکان داشکانێک دەکەن بە بۆنەی ئەو ڕۆژەوە ئەوە ئیسفادەی خۆی دەبیتن لە بۆ ئەوەی زیاتر بێتەوە ڕاکێشانی قوتابیان لە بۆ قوتابخانەکان. باخچە چ ڕۆڵێکە بینێ لە پەروەردەی منداڵ لە دوای ئەوەی کە لە خێزانەوە هاتووە و چەند ساعتێک لە باخچە ئەمێنێتەوە دوجار ئەگەڕێتەوە نێو خێزانەکەی. ئەکرێ بڵین ڕۆڵی باخچەکان لە پەروەردەکردنی منداڵات چییە؟ طبعاً گرنگی پەروەردە زۆرە، بەڕاستی ئەگەر باسی گرنگی بکەین لە هەر لایەنێک بیتن زۆرە، بەڵام پرسیارەکەت ئەگەر تەحلیل لەسەر باخچەی منداڵان بیتن زیاتر قسەی لەسەر بکەین. بە حکمێوەش بەندەکە سەرپەرشتی باخچەی منداڵان بۆ دەکەم. گرنگی باخچەی منداڵان لەوەیدا کە ئەساس و بناغەیە لە بۆ ساڵانی داهاتوو. طبعاً ئەمە زۆر جاران دەبیستین دەڵێن ڕەنگە 4 ساڵ و 5 ساڵ کە ئەو تەمەنەیە لە باخچەکان وەردەگیرێ ڕەنگە پێیان وابیت تۆزێک زووە بچووکە لە بۆ ئەوەی بچێتە ناو پرۆسەکە، بەڵام
بەڕاستی زۆر گرنگە ئەسڵەن ئەنی چکە بناغەیە ئەگەر تەماشا بکەین لەو دوو ساڵەی خیال ئەو دوو ساڵات و بناغێک دادەنێ لە بۆ منداڵەکەی ئەگەر ئەو دوو ساڵی بناغەشی مەزبوط و تۆکمەی هەبوو قوناغەکان کەش زۆر باشتر دەبیتن لەبەر ئەوەی ئەتوو بناغەکە لە بۆ دانایە ئەوەی دێتن ئەتوو لەسەر ئەساسی تو بەرداڵ دەبیتن ئەوانەی کە مامۆستان لە قوتابخانە بنەڕەتیەکان هەست بەوە دەکەن ئەو قوتابیانەی کەوا لە باخچەی منداڵان خوێندویانە چەندە جیاواز لەگەڵ ئەو قوتابیان و ئەو فێرخوازانەی کەوا نەچوونە باخچە چووکە بناغەکان لە بۆ دانرایە زۆر بە ئاسانتر تێدەگەن لەگەڵ ژینگەکە لێ ڕاهاتوون حەزویستەچیان هەیە حتا مامۆستانی بنەڕەتی لەوەش حاڵی نەدەزانن ئایا چ باخچەیەک باشە و خراپە چووکە کاریگەری ڕاستە و خۆی پەروەردەی ئەوەی کە لە باخچەکە خوێندراوە لە قۆناغی بنەڕەتی بەدیار دەکەوێتن ئەوان لە پەروەردەی منداڵەکانەوە دەزانن کە ئایا پەروەردەی منداڵەکان چۆن بووە طبعا وەکو باسم کرد کە بناغەیە بناغەش ئەساسی هەموو کاروکردەوەیەکە لێ قۆناغی باخچە گرنگی تایبەت خۆی هەیە زۆر باشە کاک محەممەد ئایا ڕۆڵی باخچەکان دەکرێت منداڵ جیاوازی پێ بکرێت لەو منداڵانەی کە ناچنە باخچە و ئەو منداڵانیشی کە ئەچنە باخچە ئایا جیاوازەکان ڕوون دیارە لە ڕووی پەروەردەیەوە وەکو ئاماژەم پێدا قەولەی عەرەبی هەیە اسئل المجرب ولا تسأل الحشيم مجرب ئەو کەسە ینی مامۆستانی قۆناغی بنەڕەتی ئێستا و پرسیارە لەوان بکەی ئەوان لەبەر ئەوەی لە ناو واقعەکەدانا کە ئەمەش ڕاستەوخۆ کۆنتاکتمان لەگەڵیان هەیە ئەوان زیاتر درک بەو بابەتە دەکەن کاتێک کە دەڵبەتە لێتە لایەن لە قوتابخانە ئەوەی کە باخچەی منداڵانی دیت بێتن بە تایبەتیش باخچەیەکەوە بەڕاستی خەمی لێ خورابیتن زۆر جیاوازی هەیە لەگەڵ ئەو قوتابیەکەوە یەکەم ساڵەتی و تازە دێتن هەم وەکو باسم کرد نەچوتە ناو ژینگەکە هەم پەروەردەکەشی چووکە کۆمەڵێک ئاداب و ئەتەکێت و پەروەردە فێرکرایە لە قۆناغی باخچە ئەوکە دیکە ڕەنگە ئەو پەروەردەی نەکرابێتن لێ کاتێ دەوێندەر جیاواز زۆر دروست دەبیتن لە نێوان ئەو قوتابیانەکەوەی کە چۆ ئەوی کەشی نەچووە باش کاک محەممەد پرۆسەی با بڵێن پەروەردە بریتە لە پرۆسەیەک ینی وەکو دوو ڕووی دراوێک هەم فێرکردنی تایە هەم با بڵێن پەروەردەی تایە ئایا لە هەرێمی کوردستان بە بڕای ئێوە بە تایبەت لە باخچەی ساوایان کە ئیتر باخچەیەکە وەکو بڵێ سەرەتایی ئەوەیە کە منداڵ لە خێزانەوە یەتە دەروێتە ئەم باخچانە لە باخچەکانە ئەوەی کە بە منداڵ فێر ئەکرێت بە فعلی بەس فێرکردنە یعنی پیتەکانی ئینگلیزی و کوردی و ژمارەکان و کۆمەڵک بابەتی دیکە فێر ئەکرێن یان لەگەڵ یا پەروەردەیەکی ڕاست و دروست کە هەم لە ئێمە لە کۆمەڵگەیەکی مسلمانانی سەرچاوکەی لە ئیسلامەوە سەرچاوی گرت بێ هەم کۆمەڵگی کوردەواری ئێمە کۆمەڵک شتی زۆر جوانی تێدایە ئایا لە باخچەکانی ئێمەدا هەر بەڕاست بەس فێرکردنە یا پەروەردە شان بەشانی فێرکردن ئیشی لەسەرەکرێت طبعا وەکو دیارە وەزارەتی پەیوەنددار کە بەو ناوێ وەزارەتی پەروەردە و فێرکردن پەروەردە پێش فێرکردنە ئەسڵی ژوایە مەسەلەن زۆر زیاتر پەروەردەکە تاکید لێ بکرێتەوە ئەوجا فێرکردنەکە بەڵام بەداخۆ ئێستا تەماشا بکەین لە واقعی خۆمان لە هەرێمی کوردستان هەدەفەکە زیاتر بوویتە فێرکردنەکەش ڕووکەشی زیاتر بەبەستەکەی پێی نمرەیە ئەوەش بەڵگە لەسەر ئەو قسەی گەر تەماشا بکەین ئەوەی کە لە ناو خانەوادەکان و ئایلەکان قسەی لەسەر دەکرێت دەرەجەیە نەک چی فێر بووە چ پەروەردەچی گۆڕانکاری سەر پەروەردەکەی دروست بووە لێ لە کاتێک کە قوتابیان لە کۆتایی ساڵ کە کارتەکان وەردەگرنەوە پرسیاری با و سەرەکی و ڕەنگە تاکە پرسیاریش بیتنەوەیە ئایا دەرەجەکەی چەند بوو بەتایبەت لە پۆلی 12 فکر ناکرێتەوە ئایا تا چەند لەو ساڵەی گۆڕانکاری لە پاشخانی فکری ڕۆشنبیری زیادی کردیە ئەوە ژینکە مەداخەوەی لە هاتیە لەگەڵ ئەو کولتورە نادروستە تێکەڵ بووە گرنگی زیاتر بەلانی دەرەجە دەدرێتن نەک فێرکردن و نە پەروەردەکەش ئەوەش ئەگەر تەماشا بکەین لەو قوتابخانە و ناوەند و دەستگانەی کەوا ناحکومین زیاتر ئیش لەسەر بابەتی ئامادەی دەکەن بە تایبەتریش پۆلی 12 چونکە خەڵکی ئێمە بەداخەوە هەمووی زەختەکەی دەخاتە سەر پۆلی 12ەکەی چونکە حسابی خۆی دەکە پۆلی 12ەکە تەسیر دەکات دو ڕۆژی پسپۆرێک وەرگریتن
زۆر جار ینی من کاتێک ئەو باخچێمان دامەزران زۆر برادر و دۆست و خۆشەویستی نێزیک هەبوو پرسیاری ئەوەی دەکرد باشە لۆ نەچوو قوتابخانەیەک دامەزرێن یان بۆ نەچوون ئامادەیەک کە ئەوانە خێری زیاتر ئەلانی بزنسەکەی تەماشایان دەکرد بەڵام وەڵامی سەرەتا و کۆتایی ئێمە ئەوە بوو ئەمە هەدەفمان قازانج نییە چونکە بەڕاستیش دەکەی ئەو تەنافوسەی هەیە زیاتر لە ناحکومیەکان لەسەر ئامادەیەکانە و بە تەحدیدیش لەسەر پۆلی 12کەیە بە تایبەتیش ئەو قاریان دارایەکی ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردیا خەڵکە ڕەنگە نەتوانیتن منداڵەکەی بنێتە کەرتی ئەهلی کەرتی ناحکومی تەنها لە پۆلی 12کەی دەینێریتن لە هەمان کادەوەکو باسم کرد کە بناغەکە باخچی منداڵانە کە ئەو زۆر زەڕورتر هاتوو ئەو بناغێت مەزبوط کرد ساڵانی داهاتوشی مەزبوط دەبیتن جاوەکو باسم کرد ژینگەکەوەی لە هاتی بەداخەوە کە هەموو تەرکیزەکە دەکرێتە سەر لایانی فێرکردن فێرکردنەکەش ڕۆکەشە ڕووکەشێکەش تۆکو باسم کرد تەنها تاکید لەسەر پۆلی 12 و نمرە و ئەو بابەتان دەکرێتەوە کە ئەوەش بەداخەوە سلبیاتێکی زۆر لەسەر خوێندکارەمان دروست کردیا زۆر باشە کاک محەوە کۆزانین ماشەڵڵا منداڵانی ئێستا چاوکراون و هەر لە ئەوەی گەشتونما ئەکەن هەموو شتێک ئەزانن و عیلمێکی باشیان هەیە لەسەر شتەکانی چواردەوریان ئایا پێویستە لە سەرەتای گەشەکردنی منداڵ و پەروەردەکردنی منداڵەوە هەر لە بناغە و زیاتر گرنگی بە چ لایەنێکی پەروەردە بدرێت بە تایبەت لە باخچەکاندا طبعا هەم لە باخچەکان لە ماڵەکانیش ئەگەر تەماشاچ فەرمودەی پێغەمبەری خۆشەویستمان بکەن عەلەیهی سەڵات وسەلام کە هیچێک لە ئەرکەکانی منداڵە سەدایک باوک باسی ئەوەی دەکە دەفەرموێ هەڵبژاردننی دایکێکی باش بۆ منداڵەکەت یعنی لە پرۆسی زەواجەکەیەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێ دەکاتنکەوە ینی پیا و ئافرەت پێویستە زۆر دڵنیا بن لەسەر ئەوەی کەسێکی چاک و باش بکەن بە داگیان باوکی منداڵەکەیان چونکە ئەوە دەرگای یەکەمە لە بۆ فێرکردنیان ئەوە لەوێن دەرەوە پرۆسی پەرۆدە و فێرکردنەکە دەست پێ دەکاتن ئەوە لە ماڵ بەڵام دواتر کە دەچێتە ناو کۆمەڵگا دەرگای یەکەمی بریتێ لە باخچەی منداڵان ئەوەی کە زۆر زەڕورە باخچەی منداڵان ئیش لەسەر بکاتن لانی یەکەم و ئیش یەکەمی پەروەردەکەیە پەروەردەیەکی عەمەلی ینی کە تەئسیر ڕاستەوخۆ بکاتە سەر هەرسوکەوت و سلوکی تەڵەبەکەی و قوتابیەکەی لە ماڵەوە ئەوەش بە هەم پەروەردەی ڕەسەن ئەو ڕەسەناتی کەوا لە ئیسلامەتی لەمان هاتیە ئەوەی کە هاوکاتە بە عنی پاڵپشتە بە کولتوری خۆمان لە هەرێمی کوردستان وا دەکاتە مەسەلەن ئەو پەروەردەکە هەم لایەنە دینیەکەت هەم لایەنە کۆمەڵایەتیەکەشی بگونجێتن ئەو ڕاستەخۆ ئیجەستە پەروەردەکە بکرێتن لەگەڵ ئەوەشدا عنی نابی پرۆسی فێرکردنەکەش بەزیبی هەڵدرێ و فراقی تا دروست کرێتن بە تایبەتی لەو تەمەنەدا فێرکردن و ناسینی پیتەکان هەم زمانی عەرەبی و هەم زمانی ئینگلیزی هەرچەندە ئێستا زیاتر ئیجە زمانی ئینگلیزی دەکرێت بەڵام زمانی عەرەبیش گرنگی خۆی هەیە هەم بەهۆی دینەکەمانەوە و هەمیش بەهۆی ئەو پێکەوە ژیان و تەعایشەی کەوا لەگەڵ عەرەبەکان هەیتمان لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێکی دیکەش لایانی تەثقیفی و هەروە لایانی علمی لە بۆ منداڵەکە پێویستە بناغەیەک دابڕێژرێ چونکە وەکو باسمان کرد کە بناغەیە ئەوە یەک لە ئیشە سەرەکیەکانی باخچەی منداڵان دەبیتن کاک محەممەد ئەگەر باز لە پەروەردە بکەین ڕۆڵەکەی لە کۆمەڵگەدا زۆرن ئەوانی کە ڕەخنە لە سیستەمی پەروەردەیی ئەگرن لە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەگەر لە دوای با بڵێن ڕاپەڕینەکەی گەلی کوردەوە لە دەستانی قسەکە بکەین ئەگەر مناڵێک ئەو کاتە لە دایک بوو بێ ئێستا 30 ساڵ زیاتری تەمەنی بەڕێ کردووە ئەم منداڵە ئێستا 30 ساڵە گەورەیە ینی پەروەردە کراوە ئایا ئەمەی کە ئێستا بەرەم هاتووە لە کۆمەڵگەی ئێمەیە ئەم هەموو دزی و ئەم هەموو پیا و کوشتن و ئەم هەموو چوزانم ینی سجنەکان پڕن خۆ دەزانی بەڕاست ئەمە نیشانی ئەوە نییە پەروەردە لە سیستەمی خوێندنی ئێمەیە ینی ڕۆڵی گرنگی پێنەدراوە یا با بڵێن پەروەردەکە وەکو پێویست نییە بۆیە لە کۆمەڵگەکەی ڕەنگی نەیاوەتەوە دەست خۆش تەڵەن زەناوت تشکستە سەر دەرەنجامی ئەو نەبوونی پەروەردەیە بەڵێ بە تەئکید ینی لایانی پەروەردە بەڕاستی پشتگوێ خراوەکو باش کرا لایانی یەکەمی بەرپرسیار لەو بابەتەی حکوومەتە
ئەوەش ئەگەر تەماشای ئەو پێشانگایە بکەین ئێستاکە طبعا کە چەند ڕۆژە پێشتر 4 ڕۆژی خان لە هەولێر کرایەوە زۆر بەکەمی بەشداریان تێدا کرد هەم لایەنەکان و دەستگاکانی پەروەردە و قوتابخانە حکومی و ناحکومیەکان هەمیش سەردانی کار لەبەر ئەوەی بەڕاستی هەست دەکەی نەبووتە خەم لە ناو خەڵکی خەمی دیکەن ئەوەندە زۆر دروست بووە خەڵک لەبۆی ڕەنگە زۆر بە کەمتر بپڕۆژێنە سەر خەمی پەروەردەکەی بەتایبەتی ئەو قەیرانی دارایی کە دروست بووە حکومت مەسەڵەن نەیتوانیە وەها خەڵک هەموو داتن لەبەوەی بەشداری بکەن لەو پێشانگەیانە بزانی شوێنێکی گونجار و منداڵەکەی پەیدا بکاتن و هەروەها قەناعەتێکیش لۆ ئەو قوتابخانە و باخچە و دانگانە پەیدا بکاتن کەوە بێن بەشداری بکەن و خۆیان بناسێن بەو خەڵکە ئەوە لە ئیشەکی هەنووکەی بەڵام ئەگە تەماشاش کە وەکو سیستەم بەڕاستی ئەو هەموو گۆڕانکاری لە سیستەمی کە دروست کرا لە حکوومەتی هەرێمی کوردستان وەی کردی مەسەلەن بەڕاستی مستەقیر نەبیتن کەرتی پەروەردە بە تایبەتی لانی پەروەردەیی کە زۆر شتی نامۆ بە کولتور و پەروەردە و ئاداب و ڕۆشتی ئیسلامیشمان هاتە ناو بابەتی پەروەردە دەرەنجامەکەش ئەوەیە کە ئێستا دەبینەوە و جامیشت باست کرد ئێستاکە یعنی بەعەمەلی دەبینی ئەو کەسانەی کەوا سەردەمانی پێشوو خینیان و کە شتێک لە باز دەکەن لەگەڵەوەی ئێستا کە دەگوزارێ زۆر جیاوازە چونکە هەدەف و ئیش یەکەمی پێشوو بریتی بوو لە پەروەردەکە دواتر فێرکردنەکە بوو ئێستا بەداخۆ نە پەروەردەکە گرنگی پێدەدێنە فێرکردنەکەش ئەوەش هەم لە پێشانگای ئاسمان پێکردکەوە بەڕاستی یعنی خەڵک کەم بەدەنجیەوە دێتن خەڵک لەبەر مەشغەڵەتی کۆمەڵێکی دیکە گرنگی بەلانی پەروەردەی منداڵەکەی نادە ئەوەش دەبین دەرەنجامەکەی باش نابێت و ئەنی منداڵەکان لە ئێستادا بەداخەوە یعنی کەم کەس هەیە پەروەردەی خەم بیتن و خاڵێکی دیکەش هەر هەڵەکەی ناخن سەر حکوومەت ئەوانەی کە لەو بابەتەش ئیشێ دەکەن بەداخەوە زۆرێک بوویتە بابەتی بزنس و تیجاری زۆر شوێن هەیە ینی ئەوانەی کەوا خەمی منداڵەکانیان بی خەمی پەروەردەیان بی ڕەنگە بە پەنجەکانی دەست بژمێردرێ لە کاتێکدا کە چەندین ناوەند و قوتابخانە و باخچەی ناحکومیمان هەیە هەمووش بانگەشی پەروەردەکەی دەکەن بەڵام کە دێسە ئەرزی واقعی و تەماشای دەکەی لەگەڵ لایەنە حکومیەکە جیاوازی زۆری نەبی ڕەنگە جگە لەگەوەی هەندێک شتی کە ئیزافە کرد بیت لانی تەرفیهەیە یان هەندێک بابەتی کە ئیزافە کردی بەڵام وەکو لانی پەروەردەکەی ڕەنگە وەکو باسم کرد بە پەنجەکانی دەست بژمێردێ کە ئەوانە کە خەمخۆری پەروەردەی منداڵەکانن. بەڵێ دەستخۆش سپاس بۆ محەممەد هەنارەیی سەرپەرشتی باخچەی منداڵانی بێلموند کە لەم تەورە لەگەڵمانە بووی لەوە لێرە سپاس دەکەین.